سڵاوتان لێبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی دلما خەسرەوم لە بەرنامەیەکی دیکەی ئەستاتیکاوە هاتمەوە لاتان. هاتوومەتە لای مامۆستایەک و بەڕێوەبەرێکی دڵسۆز کە کەسایەتێکی شاری سلێمانیە، هەمیشە هەوڵیاوە بە دڵسۆزانە و لە خۆبوردانە کار و پیشەکەی بەردەوامی پێ بدات. ئەو لەوانەیە لێرە و لێوێ زۆر دەرنەکەوت بێت، بەڵام بۆ پێگەیاندنی چەندین قوتابی خوێندکار لە ئەمڕۆی کوردستاندا ڕۆڵێکی کاریگەری هەبوو بێت و هەوڵیا بێت پەروەردەیەکی تەندروستی قوتابەکانی خۆی بکات. باسی مامۆستا عوسمان عەلی دەکەم. ئەمڕۆ لە بەرنامەی ئەستاتیکاوە باس لە وێزگەکانی تەمەنی بەڕێزیان دەکەم و لەم بەرنامەدا لەگەڵێمەدایە. مامۆستای بەڕێز بەخێر بیت. زۆر زۆر سپاسانەکەم کاکە، بەخێر بێن، سەر و سەرچاوم ئێوەش ماڵماڵی خۆتانە بەخێر بێن. هیوادارم کە ئێوەی بەڕێز و ستافەکەت شادومان و سەرکەوتوو بن بۆ درێژە پێدان بە کاری خۆتان کە کارێکی بەرپرسیارانەیە. زۆر زۆر سپاسانەکەم و دووبارە بەخێر. سپاس بۆ بەڕێزتان. مامۆستا ئێستا لەوانەیە قوتابیەکانت یا ئەو کەسانەی کە لەسەر دەستی ئێوە پێگەشتوون زۆر جار لە قاڵبێکی جدیاتە ئێوەیان بینی بێت لە با بڵێن قوتابخانەکاندا وەکو مامۆستایەک لە بەڕێوەبردندا ئێوەیان بەم شێوەیە بینیە، بەڵام هەمومان ژیانێکی با بڵێن نەوتراومان هەیە کە منداڵیمان و وێزگەکانی تەمەنە، ئەو تەمەنەی کە لەگەڵ براو خوشک و دراوسەکانی سەردەم و زەمەنی خۆیدا بەڕێمان کردو. جا من دەمەوێت بگەڕێمەوە بۆ منداڵیت، بزانم مامۆستا عوسمان وێزگەکانی تەمەنی چۆن بەڕێ کردو، بە تایبەتی لە منداڵی و لەو کاتەوە کە یادگە دروست دەبێت. زۆر زۆر سپاس. بەڕاستی یەکێک لە هەستیارترین قۆناغەکانی تەمەنی مرۆڤ قۆناغی مناڵیە. من ساڵی 1970 لە گوندی دۆڵوێشک کە یەکێکە لە گوندەکانی شینکایەتی لەدایک بووم. باپیرم شێحسێن هەر لە قامیشەوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە هاتۆتە دۆڵبێشک کە موچەیەکە لە قامیش لەوێ لەدایک بووم. لە ساڵی 1970 هاتوومەتە سلێمانی، بە ماڵەوە هاتووینەتە سلێمانی. باوکم هەزار ڕەحمەتی لێبێ هاتۆتە سلێمانی و لە گەڕەکی کارێزەوشک نیشتەجێبووین. وەکو تەبعاً بیری مناڵی تیژە، وەکو خەون بیرم دێ کاتێک کە هاتین لە سلێمانی بۆ یەکەم جار لە گەڕەکی کارێزەوشکدا بەزین خانوویەکی گڵ بوو، ئەوە سنۆبەرێکی بەرزی تیا بوو. چەند ساڵ بووی مامۆستا؟ 4 ساڵ بوو. 4 ساڵ ماشەڵڵا. 4 ساڵ یعنی لە 4 ساڵەوە یادگەت لە بیرە. ئیتر ئەو گەڕەکانە هیچی قیرتاو نەبوو، هەمووی خۆڵ بوو، ژمارەیەکی زۆر زەوی بەتاڵی تیا بوو، ژمارەیەکی زۆر کارێز و ئەمانی تیا بوو، باخێکی زۆری تیا بوو کارێزەوشک لە بەتایبەتی لە بەری ئەو بەربەری کارێزەوشک ئەو شیوەی کە لە بەنزیخانەی هەڵگوردەوە یەتە خوارەوە هەتاوەکو گاتە مەڵبەند، ئەمە هەمووی باخ و باخات بوو. ئیتر لە ساڵی 1970 بۆ 79 چوومە قوتابخانەی ئامانج کە ئەو کاتە پیانە و سەرەتایی قۆناغی سەرەتایی لە قوتابخانەی ئامانج کە خوالێ خۆش و مامۆستا عومەر سوارە باوکی جوانەمەری کاگاسۆ بەڕێوەبەری قوتابخانەکە بوو. بەڵێ بەڕێوەبەری جەنابتان. بەڵێ بەڕێوەبەری ئێمە بوو، وە کۆمەڵێک مامۆستای بەڕێز و دڵسۆز ئەوەی کە ماوە تەمەن درێژ بێ، ئەوەی کە کۆچی دوایی کردووە خوالیان خۆش بێ. یەک شتم هەرگیز بیر ناچێتەوە، ئەویش ئەوە بوو کە لە پۆلە دانیشت بووین، مامۆستایەکی بەڕێز هاتە پۆلەوە، ئێمەش لەبەری هەڵساین و وتی دابنیشن کتێبەکانتان دەربێنن، کتێبەکانمان دەرهێنا، پەڕەی بەرگەکەی هەڵڵایەوە، لە دوای ئەوە پەڕەیەکی سپی هەبوو، ئەویشی هەڵڵایەوە، وێنەیەکی ئاوا پیشانی هەموماننا وێنەی ئەحمە حەسەن بەکر بوو. هەمووتان بیکەنە سەر ئەم وێنەیە، ئێمەش هەمومان کردمانە سەر ئەو وێنەیە. ئیتر هات بەسەرمانە گەڕا، دڵنیا بوو لەوەی کە هەمومان خسومانەتە سەر ئەو وێنەیە. ئیتر چوە شوێنی خۆی وتی هەر هەمووتان ئەو وێنەیە لێ بکەنەوە. وێنەکەمان لێ کردەوە و مامۆستا بەڕێزەکە هات هەموو وێنەکانی کۆ کردەوە، وتی ئیتر ئەمە سەرۆکی عێراقە. تەبعاً لە دوای ئەحمە حەسەن بەکرەوە وێنەی سەدام حوسێن هەبوو، وتی ئیتر ئەو بە سەرۆکی عێراق نەما و ئەمە سەرۆکی عێراقە. ئەمە بەڕاستی کۆمەڵی یادگاری هەیە کە هەرگیز بیرن ناچێتەوە. جگە لەوە بوو ئەو سەردەمەی ئێمە خواردن هەبوو لە قۆناغی سەرەتایی تانەوەکانیش هەبوو. بەڵێ ڕۆژێک مرەبا بوو، ڕۆژێک
هێلکە بوو ڕۆژێک پەنیر بوو ڕۆژی ئەتر بەو شێوەیە خواردن هەبوو باش ڕۆژێک نیسکێنە و برنج خواردنێکی باشە بۆ خۆی قوتابی زۆری پێویستە وەکو ئێستانە بوو بۆ نمونە لە حانوتی قوتابخانەکان کە کۆمەڵێک شت بخوا بەڕاستی زۆربەی زوری کاڵای بێسوودە وەکو جبس و ساردی و ئەمانە ئەو کاتە ئەو شتانیان بە مناڵ کە سوودی هەیە هەم بۆ جستەی هەم بۆ لایانی بیرکردن مامەسا خواردنە خۆشەکە ئەکەوتە پێنج شەمانەوە کە فاسۆلیا و برنج بوو ئەوەم بیر نایە فاسۆلیا برنج بەڵام دڵنیان بۆەوەی کە هێلکە هەبوو مرەبا هەبوو شیر هەبوو پەنیر هەبوو ئەمانە بەس وەکو ئەوەی تر لەوە ئەچێ ئەو کاتە بوو بێ کە بەسەل ئابوڵخی ئابووری لەسەر عێراق بوو بەس ئەو کاتەی ئێمە تەنها من باسی سەردەمی سەدامەکە ماوەسا لەوانەیە ئێمەش ئەو تەمەنەمان بینی بێ ئەو خواردنەمان بینی بێ کە پێمان دراوە چونکە زۆر جار ئەمە نۆستالۆژیایە لە بوونیەتی ئینسانەکاندا سەر هەڵدەدا دروست دەبێت من برنج و فاسۆلیایەک تێکەڵ دەکەم لە ماڵەوە دەمگەڕێنێتەوە بۆ کاتێک کە لە مەکتەبە وانە یان دیسک و برنجێک تێکەڵەکەم لەوانەیە ئێستا گەنجانە کە ئێمە ئەم شانی کە ئێمە باسیەکەین گەنجەکان قوتابیەکان خوێندکارەکان ئەمە نەزانن کە ئێمە باسیەکەین وانە بەس بۆ خۆی وەکو جەنابتان دەڵێن ئەویش بەشێک بۆ لەوەی کە تەندروستی مناڵەکە پارێزراوە زۆر ڕاستە ئەو خواردنانە زۆر بەسوودن ڕاستی یەکێک لە کێشەکانی ئەمڕۆی من وەکو بەڕێوەبەرێک بۆ نمونە زۆر جار کە سەیرەکەم زۆربەی زۆری ئەو قوتابیانی کە دێنە قوتابخانە بەیانیان هەم برسین هەم خەواڵون برسین لەبەر ئەوەی کە لەوانەیە دایکیان وەکو پێویست نەتوانێت خواردنیان بۆ ئامادە بکە یا قوتابیەکە ئامادە نییە خواردنەکە بخوا بە خەواڵوشن لەبەر ئەوەی هەندێکیان تا شەوانێکی درەنگ مەسەلەن کاتێکی درەنگ بە دیار مۆبایل و وزەی پێێن لەبەر ئەو دووشتە زۆر کێشەیە قوتابخانەکان ئەو مناڵش بەردەوام کالۆری سەرفەکات بڵێ وانە کالۆری بەبێ نەبوونی وزە دیارە بێ ئەوەیە کات ینی توانایەکی باش نایە لەبەرەوەی قوتابخانەکەی ئێمە قوتابخانەی حەوبۆنۆیە بەڵێ حەوبۆنۆیە ینی لە 13 ساڵ و ئەمانەوەیەتە لای ئێمە طبعا لە 13 ساڵ لەبەرەوەی کە خۆ دەزانی ئەبێ بە هەرزەکار و پێویستی بە خواردنی زۆرە لەبەرەوەی خۆی ئەو کاتە لووتکەی ئەوەیە کە تۆ پێ ئەگەیت و وزەیەکی زیاترتیایە جوڵەیەکی زۆرت هەیە لەبەرەوە پێویستی شت بە خواردنی تەندروست و خواردنی باشە مامۆستا باسیەوە دەکەم پەیوەندیت و یادگەوت لەگەڵ قوتابی و خوێندکارەکانی لای خۆتا بەڵام پێم باشە زیاتر لەم بەشەدا لەسەر منداڵی جەنابتان بمێنمەوە وتە لە 4 ساڵیەوە لە بیرم بوو بەڵێ لە 4 ساڵیەوە چی یاریەکتانە کرد لەگەڵ مناڵەکانی هاوڕێتان بۆ سەردەمی ئێمە ئەوەی کە هەبوو زیاتر تولتولێنیان پێوت تولتولێن باشە هەلوکێن بوو باشە دووگۆڵی بوو کۆلارە هەڵام بوو بەڵێ هەڵماتیان بوو فڕیوە بوو ئەمانە کۆمەڵێک یاری بوون لە سەردەمی ئێمە زۆر فڕیوە لە کامیانە باش بوویت بە زۆری لە هەلوکێنە لە هەلوکیانە زۆر باشە لێت ینی ژمارەیەکی زۆر هەنگاو هینمە کرد باشە بەس لە هەڵماتێنە زۆر خراپ بەس مامۆستا خەتەر بوو ئەو یاریە ڕاستە یاریەکی تۆزێ وزەیە بە مناڵەکە بەڵام بۆ ئەو هەلوکە کە ئەدوەشان تۆ ئەو وای بیگرتایەتەوە وانە زۆر جادەیان بە ناوچاوی بەرامبەرەکەی وانە بەڵام کاکە هەر ئەو کاتە باشتر بوو و مناڵ تەندروستتر پەروەردە ئەبوو و مناڵ بوێرتر ئەبوو بۆ لەبەر ئەوەی مناڵی ئەو کاتە کۆڵانی هەبینی هاوڕێی ئەبوو ئێستا سەرنج بە زۆربەی زۆری مناڵان هاوڕەکەیان لاپتۆپێکەوە گۆشەگیر بەدەستیانەوە گۆشەگیر بوون جگە لەلایەنە تەندروستیەکە کە زیانێکی زۆر بەدەستیانەگەێنێ بە فەقاراتیان بە ملیان بە چاویان بە لایەنە دەرونیەکەیان بەڕاستی ئەو یاریان تەرکیزی بوون بۆ ئێستا من ئەو کاتێکە بۆت بازەکەم مەسەن هاوڕێم هەیە ئێستا لە کارەزەوشکی ئەوبەر لە شوقەکان تێگەی لە مەجیبە گومامۆسان بۆ لەبەرەوەی ئێمە هاوڕێ بووین ئەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێز بوو سەرقاڵی مەسەن بەهۆی یاریەوە تۆ یەکتر دەناسی بەهۆی دووگۆڵیەوە ئەم گەڕەکەی کە منی تیانیشتەجێم ئەم شێخانە بۆ خۆم چەندین جار یاری دووگۆڵی چەندین گۆڕەپانی تیا بووە ساحی قەندیل و پیرەمەگرون و نازانم کۆمەڵێک ئەوەی زۆری تیا بوو کۆمەڵ گۆڕەپانی یاریکردنی تۆپتۆپێنی زۆری تیا بوو لەبەر و مناڵی ئەو کاتە تەندروستتر بوو کۆمەڵایەتی تر بوو و خەڵکێکی بوێرتر بوو بەڕاستی باش مامۆستا من زۆر جار لە بەرنامەکاندا باز دەکەم ئەو یاریانەی کە هەبوون زۆریان تەرکیزی بوون و بۆ نمونە هەبوو موشێن موشی دروستەکە باشە وایە کەلاچن زۆر ڕاست دروستی کردووە کەلای بەرد باشە ئەیکرد بە هەڵماتێکیەوە ئەوانەی کە کەلاچنیان دروستە کرد ئێستا زۆریان پێکرداشن ڕاستە وانە کەواتە ئەم شتە لە منداڵیەوە تۆ پەروەردە دەکات یا وەکوتم ئەو یاریانە کە جەنابتان دەتان کرد تەرکیزی زیاتر ئەبوو یا زیاتر تەرکیزی دروست دەکردیت ئەتوانم بڵێم زۆربەی زۆری ئەو یاریانی لە سەردەمی ئێمە ئەکرا ئەو مناڵە خۆی دروستیە کرد هەتا مەسەلەن سیارە
سیارە خۆ خودزانی بەتەل و بە سەرسۆدە و بە بەکرە و بەمانە دروزەکرا باشە کۆلارە لە کاغەز و لە حەسیر و لە بەکرە و لەمانە دروزەکرا یعنی هەموو ئەو شتانی کە هۆی یاری بوون هەتا تۆ بڕاتە بێت تۆ برە بۆ ئەو کاتە کە تۆپەکە تەقی اینجا علاگەیان تێ کرد و شتیان تێ کرد و ئەمانە ینی بەو شێوەیە بوو لەبەرەوە ئەو مناڵە مەسەلەن هەم بەهرەمەندتر دەرەچوو هەم کەسێکی بەهێزتر دەرەچوو هەم کەسێکی کۆمەڵایەتی دروزە بوو چکە مناڵ هەتا بێتە دەرەوە تێکەڵاوی خەڵک بێ خۆی ئەو مثل ئەو مرۆڤەی کە خاوەنی بیر و باوەڕە یا خاوەنی زانستە یا خاوەنی هەر شتێکە لە چی وەریەگرێت یا خود لە دەوروبەرەوە وەریگرێت یا خۆی بۆی ماوەتەوە لەبەرەوە بەردەوامی مرۆڤ هەتا تێکەڵاوی خەڵک بێت تا کۆمەڵایەتی تر بێت هەم لە ڕووی دەرونیەوە تەندروست باشمەوەستا لە ڕووی ئێستا بەڕێستان چەندین قوتابیتان هەیە منداڵ ئەگەر بەرکەوتنی هەبێت لەگەڵ ینی هەندێک پیان وایە لە ماڵەوە پەروەردە باشتر دەکرێت لەوەی کە منداڵەکە بەرکەوتنی هەبێت لەگە منداڵانی گەڕاکدا دەڵێ منداڵی گەڕک لەوانەیە پەروەردەیەکی ناتەن دروست یا تووشی هەڵەشەیی بکەن لە پەروەردەکردنا خۆی بەڕاستی من دەمێ ئەوم بۆ ڕاست بێتەوەی زۆر جار خێزان ئەیهەوێ مناڵەکەی بە زەوقی خۆی یا بە ئارەزووی خۆی یا بەوەی کە خۆی ئەیهەوێت ئەو پەروەردەی کە دایناوە بەڕاستی ئەمەش لەوانەیە لەگەڵ خواستی مناڵەکە یەک نەگرێتەوە من لەگەڵ ئەوم کە مناڵ بچێتە کۆڵان لەگەڵ بچێتە یاری بچێتە هۆڵەکان بچێتە ئەو شوێنانەی کە پێویستە بۆ مناڵ لەگەڵ باوکو دایکە بە تەنیا ینی ئەمانە کەسایەتی بۆ بەڵام بە چاودێریکردن بەڵام بە بەردەوامی خۆی یەکێک لە کۆڵەکەکانی پەروەردە ئەوەیە کە تۆ مناڵ ئازاد بکەی بەڵام لەژێر چاودێری خۆتە باشە مامۆستا لەبەرەوە هەندێک پرسیار لە منداڵ دەکەم دەزانم جەنابتان پەروەردەیەکی باشی ئەو منداڵانە دەکەن کە لە ئێستادا قوتابین و ئەو منداڵانەش کە لە ئێستادا لە زانکۆ پەیمانگاکان دەخوێن زۆر بە تەمەنت ناکەم مامۆستا بەڵامتر بڵێیت و نەڵێیت ئێستا لەوانەیە ئێمە بڵێن 2000ەکان چۆن ئاوا ماشەڵا گەورە بوون ڕاستە وانە ڕاستە بەسەترەوە تەمەنە ڕێچکەکانە تێپڕ زۆر دروستە هاوڕەکانی منداڵیت کێ بوون هاوڕێکانی مناڵیم بەڕاستی بۆ سەردەمی خۆی کۆمەڵێکیان بۆ نمونە ئێستا یەکێک لەوانی کە بەیەکەوە قوتابی بووین دکتۆر شکارە شکارڕۆف کە ئێستا پسپۆری نەشتەرگەری دڵە هەر بەرکەوتن هەیە لەگەڵ یا کەمتر بەڵێ بەڵام ئەو کاتە هاوڕێتی پتەوتر بوو باشتر بوو ئێستا بۆ نمونە ئەمڕۆ پێش ئەوەی ئێوە بێن بەخێر بێن بەیەکەوە ژوانێکمان هەبوو لەگەڵ کۆمەڵێک مامۆستای بەڕێز کە بچین بۆ لای یەکێک لە هاوڕێکانمان کە تووشی شێرپەنجە بوو بەسەوە یعنی لە دوای چەندین ساڵ 30 ساڵ نەمەوە پێش ئێمە هاوڕێ بوون بەڵام ئەو پەیوەندیمان هەر هێشتوەتەوە ئێستا لەوانەیە حاڵەتە کەمتر مابێت بۆ خود مامۆستا هەر کۆمەڵایەتیشی لەخوا بەزانە ئەزانی چۆنە کاکە تیرمان بەڕاستی یعنی مرۆڤ خۆی بەرهەمی کۆمەڵگایە ناکرێت تۆ لە کۆمەڵگە دابڕێت ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە هەتاوەکو پتەوتر بن بەڕاستی خۆش یعنی مرۆڤ هەست بە ئاسوودەییەکە من بۆ خۆم سەردانی پرسە سەردانی نەخۆش ئەمانە هەمووی بە ئەرێگەزانم یعنی پێویستە ئێمە ئینسانین ئەگەر ئێمە مەسەلەن لە کاتی تەنگانەیە لە کاتی مەسەلەن پێویستە بە خەڵکی یەکنین کاتەکانی تر بەڕاستی بێگومان تۆ پێویستە بە کەس نییە ڕاستە دێنە سەر نەوجەوانی بەڵێ باشە لە نەوجوانیە من هەمیشە دەڵێم بە میوانەکانمان لەوانەیە هەندێک جار یاخی بوو بین هەندێک جار سەرکێشیمان کرد بێت مامۆستا عوسمان ئێستا بەڕێوەبەرێکی دیارە کەسێکی دڵسۆزە ئەم یاخی بوون و کەسایەتێ جیاوازە لە کاتی 14 تا 17 تا 20 ساڵی هاتە بوونتەوە ئێمە بڵێن ساڵی 1986 قۆناغی سەرەتاییمان تەواو کرد و هاتینە ناوەندی برایەتی کوڕان لەگە ڕەچی ئاشتی لەوێەوەی تر سەردەمی نەوجەوانی و هەرزەکاری و ئەمانەمان دەستی پێ کرد طبعاً سەردەمی هەرزەکاری سەردەمێکی هەستیارە کۆمەڵێک گۆڕانی زۆر هەم لە جەستەی مرۆڤ ڕوئەدات وەکو بۆ نمونە دەرهاتنی ڕیش و سمێڵ و ئەمانە و گۆڕانی دەنگ هۆرمۆنی ئارەزووی سێکسی و ئەمانە لە خەیاڵ دروستکردن بەڵێ لەو سەردەمەیە بەڕاستی مرۆڤەکە ئەبێت بە شیری سەر ئاگر ئەبێت ئەو کەسەی کە مامەڵی لەگەڵاکە کەسێک بێ کە زۆر زۆر شارەزاییانە باڵانسەکە ڕابگرێ هێمن بێ لەگەڵی چکە دڵنیا بەلەوەی ینی هەرزەکار قۆناغێکە کە ئەو کەسە خاوەنی هیچ بڕیارێک نییە خاوەنی هیچ بیر و بۆچوونێکی جێگیر نییە بۆ نمونە کاتێک کە تۆ قسەیەکی ناخۆشی پێڵێ ئەوش قسە ناخۆشەکەت پێڵێتەوە بەڵام وەکو بەرنامە ناوەکو گەورەکان نا
شتێکە بەسەریاتی ئەپەڕێ و تەواو لە دوای 5 دقە 10 دقە ئەو کەسە سار دەبێتەوە لەبەر ئەوە پەروەردەکردنی مناڵی هەرزەکار یا خود یاخیبوون لە هەرزەکارەکانە شتێکی ئاساییە چونکە تەمەنەکە خۆی وایە یعنی عقلی مرۆڤ لە چاو جستەیە و عقلێکی بچووک و جستەیەکی گەورە عقل فریای هەڵسوکەوتەکان ناکەوێت یعنی ئەو کەسە کە هەڵسوکەوتێکەکە دڵنیا بە لەوەی کە بە عقل بڕیاری نایەوە زیاتر بە جستە بڕیاریەوە زیاتر بە ئارەزوو بڕیاریەوە ئیتر لەو سەردەمی هەرزەکاریا ئەو کەسە خۆی بە پاڵەوانە زانێ پێی ناخۆشە تۆ شتێکی پێ بڵێ خۆی بە خەڵکێکی زیرەگە زانێ پێی ناخۆشە کە تۆ مەسەلەن هەڵسوکەوتێکی ناشرین لەگەڵا بکەی لەبەرەوە بەڕاستی قۆناغی هەرزەکاری قۆناغێکی هەستیار باشە بەس جەنابتان لە نێوڕۆکی قسەکاندا کوردیەکی پوختانە پێدوتم وتت شیری سەر ئاگەر باشە خۆی شیری سەراگر زۆر ناسکە بێت چاودێری بکەیت کە هەڵ ناچێت بەڵێ وانە بەڵێ دروستە جا بەڕێستان تعبیرەکە جوان کرد وانە تعاملکردن لەگەڵ ئەو گەنجانە یاخو خۆمان ئەو قۆناغەمان بینیوە بتوانیت بەم قانونەی بەڕێستان بە مەقڵێتی باشی بەڕێستان تعاملی لەگەڵا بکەیت ئەو منداڵم دەبێتە منداڵێکی باش بە زۆر جار شکاندنی ئیرادەی منداڵەکە یەکێک لەوە دەبێت کە تعاملکردنی باشی لەگەڵا ناکرێت زۆر ڕاستە بەڕای من هەموو کارێک کاردانەوەی هەیە ئێستا ئێمە کاتێک کە پەرداخێک هەر پەرداخێکی شوشە تۆ مامەڵەیەکی نادروستی لەگەڵاکەی لە شوێنێکی بەرزبەری تۆشکێت جاوەرە مرۆڤ لەبەرەوە لەو خۆناغەیە بەڕاستی هەتا وەکو هێمنانە لەسەر خۆیانە ژیرانە دیبلۆماسیانە مامەڵە لەگەڵ هەرزەکار بکرێ ئەویش کاردانەوەکەی جوانە بێت کاردانەوەکەی خواستە بەڕاستی یەک شتیکە هەیە کاکە دیلمان یعنی من سەرنجم ماوە زۆربەی زۆری ئەو قوتابیانی کە واز لە قوتابخانەیەنن لە قۆناغی هەرزەکاری و حەو بۆ نوێیە بۆ لەبەری لەو قۆناغەیە لەوانەیە خوا نەخواستە بەهۆی قسەی مامۆستایەکەوە قوتابخانە تەرک بە ئەگەر سەرنج بێ قوتابی کە چوە ئامادەی لەبەرەوەی زانکۆی لە پێشە لەبەرەوەی قۆناغی هەرزەکاری تێپەڕانوە کەمترین ڕێژە واز لە قوتابخانێن بەڵام لە خۆناغی ناوەندی کە پێوتری حەوبۆنەوە یاخود بنەڕەتی زۆرترین ڕێژەی وازهێنان لەو خۆناغەیە لەبەرەوەی کە مامەڵەیەکی تەندروستی لەگەڵا نەکراوە یا خود نەیتوانیوە یاخود کێشەیەکی ئابووری کۆمەڵایەتی خێزانی وای لێ کردووە کە وازدا مامۆستاوەکو وتم شکاندنی قوتابی یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە ئەم قوتابیە ئیرادە و هێزی خۆی لە دەست بدات بۆ نمونە لە سەردەمی ئێمەدا بەحرەلعولوم هەبوو باشە زۆر جار کە تەڵەبەیەک تۆزە لە سعیکردنا کەم تەرخەم بوو ئەیان کێشا بەسەریە بەحرەلعولوم تۆ نابی بە هیچ شتێکە تۆ لە مێشکی منداڵەکەی دروستی دەکەیت ڕاستە ئەم منداڵە ڕقی لە هیچەکە ئەبێت کە تۆ ئامانشتە هەل لە داخی تۆش بێ نابێ بە شتەکە کەواتە ئێستا لە مەسلەی خوێندن و پەروەردەکردنا دۆخەکە گۆڕاوە با پرسیارێکی دیکە بکەم مامۆستا هەرگیز بووە لە تەمەنی منداڵیدا یا خوێندنی منداڵیدا مامۆستاکەت بە شێوەیەک تەسەڕفاتت لەگەڵا بکە لە ئێستایا بڵێ من نامەوەکۆ مامۆستای جاران بە بۆ نمونە لە سەردەمی ئێمەدا دار هەبوو لیان هەبوو وانە وەبزانام ێستا لەم سەردەمەدا نەماوە وانە نەخێر سوپاس بۆ خوا بەڵێ وەڵی کاکە دیلمان کۆمەڵە شت هەیە لەوانەیە حەز نەکەم باسی کەم بەڵام سوپاس بۆ خوا لە کە چوومە یەکی سەرەتایی هەتا وەکو زانکۆم تەواو کرد من لە قۆناغی سەرەتاییە ساڵ هەبووە ئەو کاتە خاولیمان وەرەگرت وەکو دیاری کاتژمێرمان وەرئەگرت ئەلبوممان وەرئەگرت سوپاس بۆ خوا یەکێک بووم لە خوێندکارە هەرە باشەکە یعنی لەوانەیە کەمترین بەرکەوتەی خراپم لەگەڵ مامۆستا هەبوو بێ لەبەرەوەی هەر لە مناڵیەوە زیاتر من زۆر حەزم لە خوێندنە و نەخوێندنی ناو پرۆگرامەکانی خوێندن تا من لە قۆناغی ناوەندیا بووم کە دەستم کردو بە خوێندنەوەی دەرەوەی قوتابخانە بەڕاستی لەبەرەوە کەمترین ئەو حاڵەتە ڕوویاوە کە مامۆستای خوا نەخواستە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ منا بکە بەڵام یەک ڕاستی هەیە بەڕاستی ئەویش ئەوەیە کە هەرگیز کاتێک کە تۆ دەڕگ ئەچێنی گوڵ نادووریتەوە جوانە ئەبێ چاوەڕوانی ئەو بکەی چقلی ئەو دەڕکەی کە چانوتە بەدەستا بچێتەوە لەبەر ئەوە هەرگیز مامەڵەی ناتەندروست نەک لەگەڵ قوتابی لەگەڵ هیچ کەسێک کارێکی باش و بەس مامۆستا شتێکی کەش هەیە هەر بۆ دەرکە تۆ گەبتەوە گوڵێکی جوان بەدەست بێنێ بێت تۆزە دەڕک بچێ بەدەستا باش یەک هەڵسوکەوتی مامۆستایەکەم ئەگەر ماوە تەمەندرێژ بێ ئەگەر کۆچی دوایی کردو هەزار ڕەحمەتی لێبێ قەبیرم ناچێتەوە بۆیە بە بەردەوامی من بە مامۆستایان ئەڵێم هەتا ئەتوانن نەرمونیان بن لەگەڵ قوتابی
هەتا ئەتوانن ئاسانکاریان بۆ بکەن هەتا ئەتوانن بە قسەی خۆش یعنی تۆ بتێ نەتەوی ئێمە ئێستا 500 قوتابیمان هەیە لە 500 خێزانی جیاوازەوە ئەم قوتابیانە هاتوون ئەبێ تۆ لەگەڵ هەر 500 یا مامەڵە بکەی بەڵام هەتاوەکو بتوانی بە شێوازێکی جوان بە وشەی جوان کاکە چکە بەڕاستی وشە بەکارهێنان زۆر ئەویش دیپلۆماسیەتە جا من بەسم وە ساڵی 1985 بۆ ساڵی 1986 ئەو ساڵی خوێندە من لە شەشی سەرەتایی بووم ئەو کاتە بە کەلۆری بوو لە قوتابخانەی بڵند لە ئاشتی تاقیکردنەوەمان ئەنجامەدا تاقیکردنەوەی یەکەم تەواو تاقیکردنەوەی دووەم تەواو بەڕێوەبەری هۆڵێکمان هەبوو مامۆستایەکی باڵەبەرز بوو بەڵام وەکو شتێک سامی هەبوو من لە خۆمەوە شتێکم بەرامبەری هەبوو بەڵێ هەسمە کرد تووڕێە ترسێکم بەرامبەری هەبوو بڕوات هەبێ بەیانیەکیان دایکم مابوو بەڕەحمەت بێ و کاتە کە خەبەرم بووە زەنگی ڕادیۆی عێراق لێیە سعات هەشت کاک جەمالی و سعات هەشتە ئێرە بەغدا دەنجی کۆماری عێراق بەهەرحاڵ هەر هەڵسام و یەکسەر شتەکانم هەڵگرت و ڕام کرد قەڵەم و شتەکان بۆ تاقیکردنەوەمان هەبوو بەڵام لە ڕێگا ئەنجالوتم پرژە خوێن هاتە خوارەوە باشە کە گەیشتمە قوتابخانەی بڵند هەر ئەو بەڕێوەبەری کە بوو بازەکەم من مەسەلەن تێڕوانینێکی لەوانەیە باشم بەرامبەرینەوە بێ یەکسەر بانگی کردم برمێ لای دەستشۆرەکە وتی دەم و چاو بشۆ پەلەمەکە بە ئارەزووی خۆت دانیشەی استراحەتکە ئاو بخۆ ئەنجاوەرە یعنی کاکە چەند خۆشە کاتێک کە تۆ مامۆستایەک بوو شێوێ مامەڵە لەگەڵاکە لەبەر ئەوە قەت لە مێشکم دەرناچێت ئەو بۆ بەهین بۆ من بەوانەیەک ئێستاش هەر قوتابێگە بینم یەکسە بیری خۆم مەکەوێتەوە باشە بەس مامۆستامان هەبوو لە نێو قوتابخانەکەدا بیر هەبوو بیر باشە زۆر جار منداڵی شۆڕە کردە نێو بیرەکە ئەیترسان حەز ناکەم ناوی مامۆستاکە جامە وەکو بەڕێستان دەڵێن هەندێک مامۆستا هەیە قوتابەکەی دەترسێنێت وازانێ بەم ترسە دەتوانێت پەروەردەیەکی باشی بکە هەندێک مامۆستاشێ لە کات و تەوقیتی خۆیان ئەو هەڵوێستە و کارە باشانە کا بەرامبەر بە قوتابیەکە ئەمە خاڵێک مامۆستا لە مەسلەی قوتابخانەوەوانە جارجار بڕگە باسی یەکەین باشە بەس با باسێکی پەیوەندی خێزانی خۆت بکەین باشە من هەمیشە دەڵێم وەکو وەفایەک بۆ جەنابتان لە واقع بڵێم کرێکی جەنابتان بووم باشە لێرە برایەکی گەورە بووی بۆ من مەسەلە مجاملە و مبالەغە نەبووە هەمیشە پشتوپەنایەک بوو بۆ من بەڵام لەم نێوەندەیە کە من هەموو جارێک دەڵێم ئینسان ئەگەر دڵسۆزی بە ئەگەر هەرچۆنێک بێت دەبێتە بە کاینێکی فزول کە هیوادارم ئێمە فزولی نەبوو بێت جەنابتان بۆ بەهۆکتان زۆر وەفادار بوون زۆر باش بوون و دڵسۆزیەکی زۆر باشتان هەبوو و تا کۆتاییەکانی تەمەن ببوورە مامۆستا دەزانم زۆر باش بوون بەس باسێکی یادگەی خۆت و باوکتم بۆ بکە باوکم خوالی خۆش بێ بڵێن لە کۆتاییەکانی تەمەنیا تووشی نەخۆشی لە بیرچوونەوە ببوو شاد بێ ئینشەڵڵا سەلامەت بیاخوا ئیتر بەڕاستی خوای گەورە خۆیە فەرمیێ وەقەزا ڕەبوکە ئەن لا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا یعنی بەڕاستی لە دوای خوا و پێغەمبەر خۆ دەزانی باوکو دایکە و وەکو ئەرکی سەرشان ئەگەر توانی بێتمان کەمێک پاداشتیان بینەوە ئەوە بەڕاستی فەزلی خوایە طبعا تووشی ئەو نەخۆشە بوو ئیتر ئەو نەخۆشەش بەڕاستی کێشەی زۆرە ئەبێ ئەو کەسە زۆر وریابێ ناکرێت تۆ بۆ منە بەجێ بێڵی ناکرێت لێی غافڵ بی ناکرێت بە تەنیا بەجێ بێڵی لەبەرەوە سوپاس بۆخوا ئەوەی لە توانە و دەسەڵاتمانە هەبێ کردومانە بۆ ئەوەی کە وەکو بڵێ بیگەینە قۆناغەکانی تەمەنی نمونەتان زیادە سەلامەت بیاخوا هەمیشە دەڵێم جەنابتان وانەیەکی جوان بوون سوپاس بۆخوا و ساڵی 18 بۆ 19 ئیتر کە وای لێ هات بۆ نمونە هین نەما یعنی هەموو هیچ شتێکی لە دەست نەما ئیتر من کردم بە مۆڵەتی بێ موچە ئەو کاساڵێک بەڵێ مامۆستا وانەیەکی جوان بوو لەو کاتەشدا هەرچەنە قورسیت بینی قوربانی فرمێسکەکانەوە مامۆستایان جەنابتان بۆ ئێمە پشت و پەنا بوون من هەمیشە دەڵێم لێرە و لەوێ ینی هێزێک بووی بۆ هەمومان سەلامەت بیاخوا ببوورە سوپاس دەکەم لە خزمەتە بەس مەسەلەی باوک تۆ بەشێکی وەفا و ڕێزەکەیە کە لە ڕابردوودا پێی بەخشیویت تۆش لەوانەیە بەو یادگەوە توانی بێت خزمەتێکی باشی بکەیت کاکە دلمانچیان یەک ڕاستی هەیە
یعنی ئێمە بمانەوێنەمان ئێمە کۆمەڵگەیەکی موسڵمانین بە قورئان و بە فەرمودەکانی پێغەمبەری شەکەین بەڵام کۆمەڵێک شتی شەیە بەڕاستی کە بەرهەمی زاری یا بەرهەمی دەمی خەڵکە یا بەرهەمی دەستی خەڵکە کورد کۆمەڵێک پەندی زۆر زۆر جوانی هەیە بەڕاستی من باوکم بە ڕەحمەت بێ زۆر جار کاتی کە مەسەلەن هۆشمەند بووە بۆ نمونە ئەیوت کوڕی خۆم خراپە هیچی لە سەوز نابێ من ئەمەم دەوێت بزانم ئەوەی پەلە بکە هەمیشە لە دواوەیە ینی کۆمەڵێک مامۆستا من دەمەوێت بڵێم لە باوکتەوە چی فێر بوویت ئەم خاڵە گرنگە لای من لەسەری بمێنمەوە ئەوەی لە باوکمانەوە بۆمان ماوەتەوە ئێمە وەکو سەروەتێکی ڕۆحی وەکو سەروەتێکی کۆمەڵایەتی سوپاس بۆ خوا پیاوێکی کاسب پیاوێکی ئاین پەروەر پیاوێکی کۆمەڵایەتی پیاوێک کە ماڵەکەمان ئەو سەردەمەی کە بۆ نمونە ئێمە مناڵ بووین یا گەنج بووین یا ئەوە بووین بڕوات هەبێ ماڵەکەمان بە بەردەوامی میوانمان هەبووە خانەدان بوون سوپاس بخوا لەخوا بە بەردەوامی یعنی باوکم پیاوێکی ڕەنجدەر پیاوێکی ماندوو بەڵام لە هەمان کاتە پیاوێ بوو بە سەربەرزی جامامۆستا ئەمە ڕنگدانەوەی لە کەسایەتی جەنابیشتا هەیە ئێستا یعنی ماشەڵڵا جەنابیشە خانەدانیت ینی ئەتوانیت سەیتەرەی ئەو قورسیانە بکەیت کە بەسەر تا هەن ئەمە ژێکێکە لەوانەیە کە زۆر جار دەڵێ باوە کۆڵەکە و هێزە بۆ منداڵەکەی ڕاست ئەم کۆڵەکە و هێزە مامۆستا عوسمانی دروست کرد بەڵێ سوپاس بخوا دکتۆری براتی دروست کە خوشک و براکانی دیکەتی دروست کرد ئێستا ئێمە سوپاس بخوا ئێستا 5 خوشک و 3 براین سوپاس بخوا هەر کەس لە ماڵی خۆی هەمومان مەسەلەن سوپاس بخوا یعنی ئەوەی کە هەیە خوش ئینشاءالله لێمان ڕازی بێ بەڵام خەڵک دەستی ڕێزمان بۆ بەس لەخوا بەزاوی کە ئەوە یەکێکە لە مەسەلەن ئەوەی کە هەم لە باوکمانە بۆمان ماوەتەوە فەزلی خواشە ئەوانی بەڵێ ئەوە ژێکێکە لە فەزە جوانەکانی خوا بە بەندەکەی خۆی دەیە مامۆستا ببوورە دڵتەنگم کرد ئاسایە لە خزمەتە باسی دایکیشکەین من هەمیشە دەڵێم تۆ هەرچۆنێک هەبێت پەروەردەکەت لە دایک و باوکتەوە وەردەگریت چونکە فێرگەیەکی تۆن لە نێو خێزانەکەتدا وانە زۆر من دەڵێم ئەگەر دایکم لە ئانوساتێک وە لە مەرجێکی نەگونجاودا لێ یابم یا بەدبێ و تەسەرفاتم نەکرد بێ لێ یابم لیانەکە ئەمڕۆ بۆتە وانەیەک باشی وانەیەکی باش بۆ من پەیوەندی لەگەڵ دایکتا چۆن سوپاس بۆ خوا تەمان دایکیشم یەکێک لە کەسە میهرەبان و دڵسۆز و دڵفراوان و دڵسەخیەکانی ئەو بڵێن دایکم لە بنەڕەتدا هەر ئەوی شەرقامیشیە سوپاس بۆ خوا هەردووکیشان باوکشم و دایکشم حەجیان کرد بوو هەردووکیان بەیەکەوە چوون بۆ حەج ئەو یەکێک یعنی وەک ئەڵێ دایکە میهرەبان و دڵسۆز و بەسۆز و بەڕەحمەکان بوو باشە لەویشەوە کۆمەڵێک شت بەڕاستی کۆمەڵێک شت فێر بووم وەکو ئەوەی کە لە باوکمەوە فێر بووم بۆ نمونە بابەتە پەیوەندیە کۆمەڵایەتە جوانەکان بوو ئەوەی لە دایکشمەوە فێر بووم میهرەبانی و بەخشندەی و وەک ئەڵێ نەرمونیانی دەست نەجووقاندن باشە مامۆستاگیا من خۆشحاڵم کە بەڕێستان ئێستا ئەم کەسایەتە جوانتان لێ دروست بووە بە تایبەتی لەسەر دەستی ئەو دایک و باوکە میهرەبان و خانەدانەی کە هەبووە و من هەندێک لە بەرکەوتنەکانم لەگەڵ خێزانی جەنابتانە دروست کرد ئەمە مەسەلەن مجاملە مبالغەنێ ئێمە ئیشمان بە منە ئیشمان لەسەر هەر بە ئامی بەرنامەکەش هەمیشە دەڵێم ئیشم لەسەر پەروەردەیەک و دروستبوونی کۆمەڵگەیەکی باشە دروست ئەمە یاسا و با بڵێن بیرکردنەوە ئێمە وەکو بەرنامەکە دەمەوێت وچانێک وەرگرم لە خزمەتە خزمەت لە ئێمەوە سوپاس گوێ لە گۆرانی دەگریت بە بەردەوامی زۆربەی کات بۆ نمونەکە تۆ لە ئۆتۆمبیلابی یا لە شوێنێکاوی بە دڵنیاییەوە گۆرانیش یەکێکە لە بەرهەمە زاریەکانی کۆمەڵگەی کوردی و هەر کۆمەڵگە بە گشتی بۆ نمونە هەموو کۆمەڵگەیەک خاوەنی بەرهەمە ترە و بەرهەمانەگە بەدەست دروست کرابوون یاوە خودت بەدەم وترابوون یەکێک لەوانەش گۆرانیە بڵێ مامۆستا فزولیە بکەم باشە ئەگە ئاسایی بێ لای جەنابتان مامۆستا بە هیلاکی سعات 12:01 دەهاتەوە زۆر جار شەوانە باشە و کاتەکەم لێرە بڵێ کە دەهاتەوە بەدەم گۆرانیشەوە دەهاتیتەوە وایە یا گۆرانێکی مامۆستا قادر کابان بوو یا مامۆستا ئەسماعەلی بوو دەنگە ڕەسەنەکان بوون وایە دەنگیش خۆش بوو مامۆستا ئەویش ئینی خوایە نیە خوای گەورە بۆ خۆت گۆرانی دەڵیت بەڵێ حەزم لێ گوێم لێ بێ ئەگەر ئاسایی بێ ئێستا دوای ئەوە ئەو گۆرانیش لەگەڵ و چانەکە یا تێکەڵ کێشەکەین بۆ جەنابێ
بەسەر چاو فەرمون. طبعا ئێمە لە دەواممان هەیە هەم مارکێتی کشمان هەیە بە هەردووکی تۆ ماندووە بی یەگۆرانیش تۆ ئەوەیە کە بۆ نمونە دەربڕینی دەرونی ناوەتە بۆ ئەوەی کە ئەو هینت نەمێنێ ئەو ماندووبوونە ئەو چی مامۆستا بۆ بێ لەو چاوە کاڵانە چی شەگێ ئەبەم بۆ بێ لەو چاوە کاڵانە چی شەگێ ئەبەم لێم مەپرسا بۆچی هاتووم وەک کۆترێکی لانەواز تەرە و ماندووم هاتووم لەناو چاوەکانتە تێر تێر بنوم تێر تێر بنوم بۆ بێ لەو چاوەکاڵانە چی شێگەبەم بۆ بێ لەو چاوەکاڵانە چی شێگەبەم لێم مەپرسە بۆچی هاتووم لێم مەپرسە بۆچی هاتووم وەک کۆترێکی لانەواز تەرە و مانگوم هاتووم لەناو چاوەکانتە تێر تێر بنوم تێر تێر بنوم هاتووم لەناو چاوەکانتە تێر تێر بنوم تێر تێر بنوم دووبارە سلااوتان لێبێت مامۆستا تەبەن دەنگت بەرەکەتی تێکەوێت سەلامەت دەنگێکی نەرمیشت هەیە لەگەڵ دەنگەکەی مامۆستا حەمە نێرگزا قوڵت کردینەوە جا ئەم دەنگە ڕەسەنانە من دەڵێم تا کۆن بن خۆشتر دەبن ڕاستە وانیان ڕاستە دەبنە فێرگەیەک بۆ ئەو هونەرمەندانی کە لە ئێستادا هاتوونەتە نێو هونەری کوردیەوە و پێمان دەڵێن ئەو دەنگانی کە لە ڕابردوودا بن ئەو دەنگە نەبوون کە تەقلیدی بن کە هونەری بیانی بێنە نێو هونەری کوردیەوە زۆر دروستە وانە گوێت لە دەنگی مامۆستا حەمە نێرگزە گرت بەڵێ هەمەی نێرگز حەسەن زیرەک ماملێ حەمە جەزا ئەو هونەرمەندە دێرینانە بەڕاستی جیاوازی نێوان ئەو دەنگە کۆنار و ئەم دەنگە تازانە تقریبن وەکو بۆ نمونە چۆن تەماتی کوردی ناو چەڵگەیەکی خۆمان مەسەلەن تۆ بۆنیەکەی تامیەکەی لەزەتی و چێژ و ئەوەی هەیە لەگەڵ تەماتیەکی ژێر ئەم هینە نایلۆنانە جیاوازەکان وایە ئەمانە زیاتر تەسەورەکەم بە بەیتەکان تەماتی دەنگە ڕەسەنانە نابنەوە دووبارە نابنەوە سید عەلی ئەزغەری کوردستانی بەشی دووبارە هێنێتەوە وایە غەمگین و دڵپەشێ غەمگین و دڵپەشێوەکە بۆ خۆی ئیراد و هێزێکی مامۆستا خۆی ئەوە گرنگە لە مەسلەی پەروەردەدا کە ئێستا بەڕێستان لەو بارەدا کار دەکەن و پەروەردەی منداڵەکانمان دەکەن و پەروەردەی چەندین گەنجتان کردو لە ڕابردوودا ئەمە یەکێکە لە خاڵەکان بەشێکمان هەبوو ئێمە بە مناڵی بەشی سرود بوو وانە سرودەکە کە ئەهات ڕاستە منداڵەکە دەهاتە لای ڕەحلەکە و لای تەختەکە و تەختەڕەشەکە و لەو کاتەیە سرودێکیان پێوت ئەمەش بەشێک نەبوو لە بڕوا بەخۆبوونی منداڵەکەکە دروستەکرا کە هونەر بوو خۆی کاکە دیلمان بەڕاستی کە تۆ ئەڵی قوتابخانە چییە کە تۆ ئەڵی پەروەردە و فێرکردن ئەرکی چییە تۆ کاتێک کە جوتیارێک فەردەیە گەنم ئەچێنێ ئەگەر لەو سەرەوە هەر فەردەیەک بەرهەم بێنێتەوە واز لە ئیشەکەی یێنێ پەروەردە قوتابخانە پەروەردە و فێرکردن ئەوەیە کاتێک کە قوتابی قۆناغێک ئەبڕێ زیادی کردبێ مەبەستم وشیارەکەی زیادی کردبێ کەسایەتەکەی بەهێز بوو بێ شەرمی نەما بێ ئاستی زانستی بەرەو پێشەوە چوو بێ ئاستی کۆمەڵایەتی بەرەو پێشەوە چوو بێ ئەمە پەروەردە و فێرکردنە جا یەکێک لە ئەرکەکانی مامۆستا خۆی مامۆستا ئەو کەسە پیرۆزەیە کە ئەبێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە مان بێ لە ڕووی مرۆییەوە وەستا بێ جوانە مامەڵەی لەگەڵ خوێندکار مامۆستایی هەروانەوتنەوە نییە مامۆستایی پەروەردەکردنە مامۆستا ئەبێت جلوبەرگەکەی کەسایەتەکەی لایەنە کۆمەڵایەتەکەی دەنگی ڕەنگی ئەبێ هەموو شتەکانی مامۆستایانە بۆ ئەوەی کە قوتابی چاوی لێ بکە جوانە بەڵێ کاتێک کە مامۆستا وانە ئەڵێتەوە
یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی کەسایەتی قوتابی ئەوەیە کە تۆ قوتابی هەڵسێنیت بێنیتە سەر پێشەوە بۆ ئەوەی کە وانەیەک بڵێتەوە ئەمیش هێزێ و ئیرادەیەشی لە دروست بێ. ئێستا زۆر جار بۆ منە لەسەر شەقامەکان کامێرێکە چێتە بەردەمی هەندێک کەس ناتوانێت قسە بکات بۆ ئەمە لەبەرەوەی لە مناڵیەوە وا دروست نەکراوە وا پەروەردە ئەم هێز و ئیرادەی پێ نەدراوە. بەڵێ جوانە بەڵێ ئەوەیە کەواتە ئەم بوارانەی کە ئێمە ئەمان خوێند ئێستا نازانم بەشی وانی سرود ئێستا وەرزش و هونەرە. بەڵێ وەرزش و هونەرە. کەواتە لەگەڵ ئەوە دایت کە ئەمە گرنگی زیاتری پێ بدێ بۆ پەروەردەکردنی ئەم منداڵە لە ئایندەدا. ئەگەر بەڕای من بێ بەڵێ ئەگەر بەڕای من بێ ئێستا وەزارەتی پەروەردە بۆ نمونە بە شەوانەی هونەر و وەرزشی کەم کردوێتەوە هەفتەی یەک بە شەوانەیە خۆی پێشتر دوان بوو. ئەگەر بەڕای من بێ لەگەڵ هەموو دەرسێکی زانستی و کۆمەڵایەتی و بابەتەکان زمانەوانیەکان دەرسێکی وەکو وەرزش و هونەر هەبێت. جا مامۆستا ئێمە وێنە کێشانیشمان هەبوو لە کاتی خۆیدا. من قەرزاری مامۆستایەکی زۆر باشمم کە لە تەمەنێکی با بڵێن 12 ساڵیدا مامۆستا یاسین ئێستش لە یادگەم ماوە زۆر پشتگیریە کردم بۆ وێنە کێشان بۆ خەتاتی کە ئەو کاتە هەم وێنە کێشان ما باش بوو هەم خەتاتێکەمان باش بوو. ئەمە یەکێک بولوانی کە من مامۆستا یاسین دروستی کردم لە چیەوە لەوەی کە ئەیوت تۆ ئەتوانیت ڕاست بڕوا بە خۆبوونی پێیان. بەس مامۆستاکانی ئێستا وە پەروەردەش وەزارەتی پەروەردەش گرنگە ئەم بابەتە زیاتر با بڵێن گرنگی پێ بدرێت و ئەو قوتابیە زیاتر دروست کرێت و بڕوا بەخۆم بۆ نمونە قوتابیەکەی لە بیرکاریە باش نییە با لە وێنە کێشانە فرسەتی بینێ. ڕاستە وانە دروستە چونکە مێشکەکە ئێتە تەخەبول ناکە مامۆستا. خۆی ئەو بۆ چوونەی ئێمە وەکو کۆمەڵگا وەکو تاگوەک و هەمووی هەڵەیە بۆ نمونە کاتێکە ئەڵێ ئەو قوتابیە زیرەکە لە کۆلێژی پزیشکی وەرگیراوە زیرەکی یەک بوار نییە تۆ ئەو کاتەوەکو وایە لە کونی دەرزیەک وەسەی دنیا بکەیت هەیە خوێنەواری مامۆستا شێرکۆ بێکەس دەرچووی ئامادەی پیشەسازی بوو باشە خۆمەحوی هیچ کۆلێژێکی تەواو نەکردووە. ئەو شاعیرە عەزیمەیە کە مەسەلەن تۆ سەرنج بە ئەو شعرە مەزنانە و شعرە جوان و شاکارە گەورانی. باشە باسی مامۆستا شێرکۆشت کرد جەنابەت یەکێکی لەو کەسانی کە سەرسامی بە مامۆستا شێرکۆ. بەڵێ ڕاست هەڵە نیم بەڵێ وانە زۆر چه نووسینێک و دەقێکی مامۆستا سەرنجی ڕاکێشایت. من لە بابەتایری هەمەدانیەوە هەتا بە ئەدەب معجیبیت بەگشتی لە بابەتایری هەمەدانی و هەتایەتە سەر ئەحمەدی خانی حاجی قادری کۆی تا گاتە سەر شێرکۆبێکەس و ئێستا عەبدوڵڵا پەشێ و لەتیف هەڵمەت ماون بۆ نمونە و شاعیر و شاعیرەکانی تر من سەرسامم بە هۆنراوە بەڵام هۆنراوی بەڕاستی جوان هۆنراوەیە کە مەسەلەن تۆ چێژی لێ ببینی شتێک لە خەیاڵە مامۆستا هی مامۆستا شێرکۆبێکەس هەچ کە شاعرێک بێت هی شێرکۆبێکەس ئەو شعرەیم زۆر بەلاوە جوانەکە ئەڵێ هەڵۆ لە لووتکەدا نەبێ نامرێ بەر لە دوا کۆچ باڵ لە خوێنی خۆی وەرنەدا و ئاسمان نەگرێتە باوەشی ئۆقرە ناگرێ زۆرم بەلاوە جوانە بەڵێ جوان. مامۆستا شەعر چییە لای جەنابتان؟ طبعا شعر خۆی هەموو ئەو شتانێک کە هەیە بەرهەمی ناوەوەی مرۆڤە ڕنگدانەوەی ناوەوەی مرۆڤە کاتێک کە پیکەرتاشێک پیکەرێک دروست دەکات کە نیگار چێشێک وێنەیەکە چێشێ کە شاعیرێک شعرێکە نووسێ هەستی ناوەوەی خۆیەتی ئەیتر ئەو هەستا هی خەڵکی تریش بێ بەگشتی وەکو ئەدەبیاتی ڕیالیزم یاوە خودت ئینی تایبەتی خۆی وێ بەڵام ئەدەب زۆر گرنگە کاکە خۆی ئەم هونەر هەمووی گرنگە بە تایبەتی ئەدەبیات ئێستا بۆ نمونە تۆ شعرێکی هەیە من هەیە باشە ئەڵێ دیدەی بە خوماری تۆ تورکانە بەدمەستی دەکا بۆیە وا مەیلی بە خوێن ڕشتنە تورکانە بەدمەستیەکە خۆی ئەمە شعرێکە بەڵام بەڵگەنامەیەکە لەسەرەوەی کە تورک مەسا خوێن ڕێژ یا خود ئەو نامەی بینی نێوان نالی و سالم کە بۆ یەکتریان یعنی کۆمەڵێک شوێن باسی سەرچنارەکە باسی خانەقاکە باسی شێخەبازەکە سەیریکە لەبەرەوە هەموو بەرهەمێکی دەمی بە یاخود دەستی بێت جگە لەوەی کە بەرهەمە لە هەمان کاتا بەڵگەنامێت گۆرانێکی حەسەن زیرەک کرماشان شاری شیرینم شاری جوانی کوردنشینم تۆ دیقەت بە ئەمە هەر گۆرانی نییە ئەمە بەڵگەیەکی مێژوویە لەسەرەوەی کە کرماشان شارێکی کوردیە با فارسەکان هەوڵ بن بیکەن بە مەسەڵەن فارسی بکەن ینی هونەر بێت شعر بێت هەر شتێک بێت بۆ خۆی پەیامێکی هەیە پەیامەکە مێژوو بڵێ سیاست بڵێ هەمووی لە خۆیان کۆ دەگرێتەوە لانێ من وەکو جەنابتان دەڵێن گۆرانەیەکی کرماشان وەکو گۆرانیە کەوت بێتە بەرگوێم بەڵام ئەمە بەڵگەنامەی جیاوازی نێوان سەردەمی تاریکی و ڕووناچی نووسینە
لەبەرەوەی بۆ منە لەوانەیە پێش سەردەمی نووسین کۆمەڵێکی زۆر شاعیر هەبوو بن نووسەر هەبوون هەر شتێک هەبوو بێ بەڵام تۆ هەر شتێکت کە هەبێ کاتێکە ئەو کەسە مرد لەگەڵ خۆیان هەموو بەرهەمەکان ێژرێ کەواتە خەڵکی جوانە جا مامۆستا ئەمە خاڵێکی گرنگە بەلامەوە کە جەنابتان ئارەزوو حەز و مەیلێکتان بەلای ئەدەبدا دەڕوات باشە دەشکرێ ئەوەی کە هۆنراوە دەخوێنێتەوە زۆر جار ئیلهامی بۆ دێت ڕاستە پەیامی بۆ دێت ڕاستە هەرگیز بووە بۆ خۆت شاعر بنووسیت وڵی من بڵێن وەکو شعر نووسین و ئەمانە هەم بۆ بەڵام هیچ بڵاوم حەزی نەکرۆ لەو بارداوەڵە باشە بەس حەزی بە خوێندنەوەی بوو بەڵێ بەدڵنیاییەوە دووش ئەوانەی کە حەزیان لە ئەدەب و شعرە حەزیان لە سروش و تەبیعەتیشە ڕاستە وانە ئەمە لە جەناب تا دەبینمەوە زۆر دروستە ئەی پەرگیز سروشتی جوانی کوردستان ئێستا ئێمە لە بەهاردا ئەم بەهارە جوانی کوردستان بووەتە هۆکارێک کە ئیلهامی زیاتر پەیامی نووسینەکانت زیاتر گرنگی پێ بدات خۆی یا دەوڵەمەندترکات بەدڵنیاییەوە کاکە دیمەخۆی مرۆڤ بەرهەمی سروشتە ئەو سروشتەی کە تیای پەروەردابی بۆ نمونە هەتا ئێمە وەکو نەتەوە ئەو جلوبەرگەمان کە لە بەرمانایە بەرهەمی ناوچە شەخاویەکانە ئەو شتێنی کە ئیبەستین ئەو شڕواڵە ئێستا بۆ نمونە ئەوەی کە لە بیابانە ئاژی سەیرەکەی جلوبەر بەسەلەن هینێکی سپی لەبەرەوەی گەرمە باشە تۆ سەرنجی باشووری ئەفریقا بە تا لەسەر پێکهاتەی مرۆڤش بۆ نمونە زۆربیان کونی لوتیان گەورەیە بۆ لەبەروی ئاوهەواکەی شێدارە پێویستی زۆری بە جا سروشتی کوردستان نەک ینی ئێمە وەکو مامۆستاوەکوانە زۆربەی زۆری شاعیران ئەگەر سەرنج بی ئەگەر بەشێکی شعرەکەیان بۆ نیشتیمان بێ مەسەلە جوانی و مەسەلە سروشتە پاک و خاوێنەکەیە بەڵێ مامۆستا جا بەرکەوتنیش گرنگە وەکو مامۆستایەک ئەم بەرکەوتنت بخۆزیتەوە بۆ قوتابیەکانت وانە مەبەستم لەوەیە جەنابتان حەستان لە ئەدەبە مندا با بڵێن قوتابیەکیشت لەو کاتەیە کە لە نێو قوتابخانەکەیە دەتوانی گۆشی کەی بەم ئەدەبە بەم شاعرە باشانەی کە بەڕێستان باستان کردن هێ منە چی پێڵێن شێرکۆیە هەژارە ئەمانە مامۆستای گەورە بوون کە هەمومان شانازی پێوە دەکەین لەوانەیە لە بابە مێژوویەکە و منهەجەکەدا ئەمە ئاماژی پێ نەکرابێت وانە وەکو مامۆستاکە وەکو معریفەی مامۆستاکە توانای مامۆستاکە ئەتوانێت ئەم پەیامە بداتەوە بە قوتابیەکەی خۆی زۆر ڕاست ئەمە گرنگ نییە بۆ مامۆستاکە ئەم زانست و زانیاری هەبێ بۆ قوتابی مامۆستا گرنگە جگە لە بابەتەکی خۆی کۆمەڵێک بابەت هەیە بیزانێ بەڕاستی یعنی مامۆستا ناکرێت پەیوەست بێ بەو بابەتانی کە پەروەردە بۆی دیاری کراوە لەبەرەوە چاندنی تۆوی نیشتیمان پەروەری چاندنی تۆوی نەتەوە پەرستی شارەزاکردنی قوتابی لەسەر ئەوەی کە ئەم کووردە ئەم کووردەش نیشتیمانێکی گەورەی هەبووە لە زاگرۆزەوە شۆڕ بۆ تۆ بۆ خوارەوە ئەم نیشتیمانە دابەش کراوە ئەم شەڕێکی ئێمەیەکی شەڕی سندنەوەی مافە شەڕی سڕینەوەی ئەو سنوورانەیە کە تورکەکان و فارسەکان عەرەبەکان بۆ ئێمان داناوە و هیچ لە واقع هیچ نەبووە یعنی ئێمە ئەبێ بەڕاستی بۆ نمونە ئەگەر تۆ سەرنجی نەخشەکان بی 150 ساڵ لەمەوە پێش شتێک نەبوو بە ناوی عێراقەوە ڕاست بەڕاستی یعنی خۆ هەر بەهی نابزانە بەسەر نالی کە چۆ بۆ حەج لە ئەستەمبوڵەوە چووە پیرەمێرد بە هەمان شێوە کە چوە بۆ ئەستەمبوڵ کەس نەچوو بۆ بەقا بۆ لەبەرەوەی ئەمە بۆ نمونە ئەم ناوچەیە لەژێر دەسەڵاتی عوسمانیەکانە باشە مامۆستا کەواتە دەڵیت ئینتیمای نیشتیمانی بۆ ئێمەی کورد بۆ ئێمەی تاکی کوردی گرنگە کە زیاتر کاری لەسەرکەین ئەگەر بۆ عەرەبێک فارسێک تورکێک جارێک گرنگ بێ بۆ کوردێک 1000 جار گرنگە نەک ببێ بە ئینسانێکی ڕەگەز پەرست بەڵام ئەکرێت تۆ پارێزگاری لە بوونی خۆت بکەیت پارێزگاری لە بوون بە چەسپاندنی داواکردنی چەسپاندنی مافەکانتە بە لەبەرکردنی جلوبەرجی کوردیە بە گوێگرتنە لە گۆرانی کوردی بە بایەخ نەدان بە شتی بێگانەی بێکەڵک ئێستا من یەکێک لە گلەیەکانم بەڕاستی لە دەستگاکانی ڕاگەاندن ئەوەیە کە بۆ نمونە لە باتی ئەوەی کە مەسەلەن بەرهەمێکی بیانی دێنن وەریە جێڕنە سەر زمانی کوردی با بەرهەمێکی کوردی بەرهەم بێنن یاخود بەرهەمێک بێنن کە لەگەڵ باری ئاینی و کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی گونجاو بێت ڕاستە جا مامۆستا ئەم خاڵە زۆر لای من گرنگە کە وەکو وتم ئینتیمای نیشتیمانی لای تاک بتوانین بە بەهێزی بمێنێتەوە واز لە ڕەنگەکان بێنین واز لە حەزبەکان بێنین تەنها با یەک ڕەنگمان هەبێ ئێوە وەکو بەڕێوبەر وەکو مامۆستا لە نێو قوتابخانەکەی خۆتاندا ئێستا دەتوانن پەیامێکدان هەبێت کە سرودی نیشتیمانی کووردە باشە
سرودی نیشتیمانی کوردستانە لەو کاتەدا لە شەمانە یاخود پێنج شەمانە هەتانەوانە بتوانانی ئەم منداڵە گۆشتی بەجلێکی کوردیە وەکو جەنابان دەڵێن باڵایەکی پیرۆزی کوردستانەوە بە پەرچەمەکەی کوردستانەوە بتانی ئەم ئینتیمایە بەهێزکەی ئەمە دەبێتە ئەوەی کە بناغە و با بڵین ڕێچکەی ڕۆشتنی ئەم منداڵە بۆ ئایندە وەکوەوەی کە لە بۆ ڕۆژاوە منداڵەکانمان بینی چیان کرد وانە ئەمە پەروەردەیە کە تۆی مامۆستا و بەڕێوەبەر دەیکەیت ڕاستە لەوانەیە باوکەکە دایکەکە ئەو مەجاالەی نەبێت کە بتوانێت منداڵەکەی لەسەر ئەم ئینتیمایە دروستکات زۆر دروستە کاکە دیلمان ئێمە کێشەیەکمان هەیە کێشەکە چییە یعنی بۆ نمونە هاوڵاتیەک خانوێکی کۆنی هەیە ساڵی هەشتا دروستی کردووە ئێستا ئەچێتیەکیە و بە شێوازێکی باشتر دروستیەکە بەڵام ئێمە قوتابخانەکەمانی ساڵی هەفتانوێ کەواتە ئەو ئیمکانیاتە یا ئەو بەردەستەی کە پێویستە نییە بۆ بەڕێوەبەرەکان و بۆ پەروەردە تا ئەو کارە وەکو پێویستی خۆی بکات ئەگینا کاری مامۆستا کاری پەروەردە خۆی کارەکەی ئەوەیە کە مرۆڤێکی ژینگە دۆستی ژیان دۆستی ژن دۆست پەروەردە بکە کە سبینە چوە ناو کۆمەلگاوە خەڵک شانازی پێوە بکە کاری پەروەردە زۆر قورسترە لەوەی کە خەڵک تێگەیشتووە جا من سەرنج یەکشتممە ئەگەر هەفتەیەک 168 کاتژمێر بێت قوتابی 20 کاتژمێری لە قوتابخانەیە 20 کاتژمێر لە هەفتەیەکە 20 کاتژمێر لەبەرەوەی یا هەش دەچێت بۆ 12 چێت بۆ 3 و بۆ 4 ئەم قوتابیە ئایا تۆ پەروەردەیەکی یا فێریکەی فریان ناکەوی جگە لەوەی کە بەهۆی ئەوەی کە بڕینی موچە و ئەم نەخۆشی کۆرۆنا و بایکۆت و ئەمانە زۆربەی ساڵەکانی ئەم 11 ساڵی ڕابردوو وەکو پێویست نەمانتوانی خۆی پێنەجێبەجێ بکەین بەڕاستی ئەژینا کاری پەروەردە ئیشی پەروەردە ئیشی مامۆستا ئیشێکی قورسە خۆی کاری پەروەردە سوکردنی ئەرکی کەرتەکانی تر باشە مامۆستا بە چ قوتابێک سەرسامیت ئەو قوتابیانەی کە چالاکن بزێون لە بابەتەکانیشە بۆ نمونە نمرەی بەرزیانێ باشە من دڵنیام وەزیری پەروەردە ئێستا بینەرمان دەبێت لەم بەرنامەدا بڵێ ئەگەر پەیامێک ئاراستەی وەزیری پەروەردە بکەیت چی پێ دەڵێیت بەڕێز دکتۆر ئالان من سوپاس یەکەم لەبەرەوەی جارێک تەلەفۆنی بۆ کردم دراوسەیەکی قوتابخانەکە بەڕێز کاک فازڵ پێیوت و تەلەفۆنی بۆ کردبووی ئەو مامۆستایە من ئەیبینم لە سەعات 10 دقەوە یەک قوتابی بە قوتابی تۆقەی لەگەڵاکە ئەو تۆقە لەگەڵ هەموو قوتابیەکانەکە بە خێراتنی هەمویانەکە یەکێک نەخۆش بێ پێڵێ هەر کێشەیەکیان هەبێت لەگەڵیانایە دکتۆر ئالان تەلەفۆنی بۆ کردم سوپاسی کردم من سوپاسم کردەوە وتم لەبەرەوەی کە بەڕێزە تەلەفۆنی بۆ من کردەوە من سوپاسەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم هیوادارم کە وەلەو بەڕاستی زۆری کردووە بەڵام ئیتر ئەوەی کەماوە ئیشەڵڵا درێژە پێدەری ئەو ڕێبازە بێ کە لەسەری ڕۆیشتووە بۆ ئەوی کە هەمومان بتوانین ئەرکی پەروەردەی ئەرکی نیشتیمانی کە بەشێکە لە ئەرکی نیشتیمانی و نەتەوەی خۆمان جێبەجێ بکەین چونکە کاکە دیلمان ئەرکی پەروەردە وەکو وتم سوکردنی ئەرکی کەرتەکانی ترە کاتێک کە تۆ قوتابیەک وا پەروەردەکەی کەشتی خراپ نەخوا کەواتە ئەرکی وەزارەتی تەندروستی کەمەکەیتەوە کاتێک کە قوتابیەک وا پەروەردە ئەکەی کە سەرپێچی یاسایی نەکە ئۆتۆمبیل بەبێ مۆڵەت لێ نەخوڕێ شتی ناسایی نەکە دەستپاک بێ ئەرکی وەزارەتی ناوخۆ ینی سوکردنی ئەرچی هەموو وەزارەتەکانی تر هەموو کەرتەکانی ترە کاتێک کە تۆ مناڵێک پەروەردەکەی کە ژیان دۆست بێ ڕێزی ژن بگرێ ڕێزی دایک و باوک بگرێ کەواتە ئەرچی ماڵە خەزورانیش کەمەکەیتەوە ماڵە باوانیش کەمەکەیتەوە لەبەرەوە پەروەردە زۆر بەڕاستی ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێ ئەگەر ئێمە لە دوای ڕاپەڕینەوە بایەخمان بە پەروەردە باە ئێستا نەوەیەکمان ئەبوو کەس گلەی لێنەیە کەواتە بەنەوەیەکی تەندروست کۆمەڵگەیەکی دڵنیاییەوە چونکە ئەوان پیاوی ئایندن ئەوان سبێنی ئەم کۆمەڵگەی بەڕێوە بن ئێستا ئێمە قوتابیمان هەیە بۆ نمونە پزیشکە لە نەخۆشخانەی شارە لە ئەنوەر شێخەی لە هەر شوێنێکە ئەندازیارە مۆسیقاژەنە ئەوانە پێشڕەوی کۆمەڵگەن بۆ شانازیشیان پێوە دەکەن بۆ خوا مامۆستا ئەمەی کە جەنابتان دەیڵێن بەسەر تاپای من بە شانازی دەزانم هەرگیز منداڵێک بووە سەرکێشی بکات سڵ لە قسەکردنێک بکەیتەوە بڵێ ئەم منداڵە گەورە دەبێت سبەینێ لەوانەیە بەرکەوتنی خراپی لەگەڵ منابێت وا ناکەم بەڵام بە شێوەیە کە پەیامەکەی پێ دەڵێم مەبەستەکەم ڕوون بوو
يعني وكولیان و شت بەکارم هێنا بەڵێ هەبووە بەڵام زۆر بەکەمی بەکەمی یعنی ئێستا ئەگەر خوا نەخواستە ڕۆژێک لە ڕۆژان بۆ منە زۆر جار هەبووە مامۆستایەک بەرکەوتنیەکی لەگەڵ قوتابیەکان و خۆشان نەزانن من یا مامۆستاکەم بان کردوەتە ئەملاوە یا قوتابیەکەم بان کردوەتە ئەملاوە هەیە من جا لەسەرەوە نوکتەیەکەوە باسکەم بڵێن ڕۆژێک مامۆستایەکی بەڕست کۆمەڵی قوتابی نردبوو بووی کە ڕێکاری یاسایان بەرامبەر بگرنەوە نەمزانی چیان کردووە ئیتر بە حەقە دامنیشان و ئاومانێ و شیرینی مانێ و شەربەتمانێ و تۆزێ ئامۆژگاری کرد و ناردنەوە پۆل ئیتی دوای مامۆستاکە گلی کردی کاکە من تەلەبان ێرم بۆی تۆ فەستی کەی لە قوتابخانە بەڵام تۆ شیرینیانەیەتی و ئاویانەیەتی شەربەتیانەیەتی لەمە دا هەوڵێن کە بێنەوە بۆ لای بەڕاز بەردەوامی من بخۆم باوەڕم وایە کە یعنی هەتاوەکو گرەیەک بەدەست بکرێتەوە بانەچێتە دەم جوانە یعنی ئێمە ئەوان قوتابین هەرزەکارن بە دڵنیاییەوە ئەو چاکەی کە تۆ لەگەڵ یەکەی وسپێنی ئەداتەوە جوانە مامۆستا لە تەواوی پەیامەکانت شاگەشکە بووم پێم خۆش بوو کە هەروەکو ئەمڕۆکو قوتابیەکی جەنابە دانیشم من هەرچەند لەوانێت تەمەنەکانمان تقریبا نزیک بین لەیەکەوە سوڵەکە دەڵێم ئەی سپاس بۆ قسە و پەیامە جوانەکانت بە هیوام لەم بەرنامەدا شتێکمان وتبێت کە جێگەی خۆی بگرێت و بە هیوام شتێکشمان نەوت بێ بەرامبەر بە بەڕێزت دڵ نیگەران کە یا بێتە بارپرسی بۆ جەنابتان بە پێچەوانەوە من بەهاتنیەوە گەورە بووم هەرساغ و سەلامەت بن سەرکەوتوو بن هیوادارم کە دەستگا ڕاگەاندنەکانی تریش کەمێک بایەخ بە لایەنی پەروەردە لایەنی تەندروستی لایەنی خزمەت گوزاریەکان بن ئێوەش ساغ و سەلامەت و سەرکەوتوو بن و گەورەتان کردین و زۆر زۆر سپاس مامۆستا جا من شتێک هەیە با بیڵێم بۆ بیسەر و بینەرەکە ئەوکەوەی کە لێرە بووم خۆم بە تەنها لە خوارەوە ئەمەش کەشف بکەم ڕۆژێکیان هاتمەوە بۆ ماڵەوە بیرم لە خواردنی ئێوارە دەکردەوە چی بخۆم باشە تەبەن ماڵی جەنابیشی لەسەر و ماڵی منەوە کە هاتمەوە جەنابەت دەزانی ئێرە پشیلەی زۆر ئێواران دەهاتنە بەردەم ئەوەکە داوا شتیانە کرد منیش زۆر جار شتمەیە بە پشیلەکان ئەوی وارە هاتمەوە سێرەکەم پشیلەیەک زۆر بە تامەزرۆیە داوا شتەکات ئەوەی کە هەبوو بیرم لێ کردووە بۆ نانی ئێوارە پارچە گۆشتێک بوو لە نێو سەلاجەکەیە باشە بڕواکەی دڵم نەهات پارچە گۆشتەکە سوورکەمەوە یان بە پشیلەکە ئێوارەکە من هیچم بۆ نەمایەوە دواتر مامۆستا چەند سەعاتێک دانیشتم بە دیار تەلەڤیزۆنەوە بەسکی برسیەوە بیرم لەوە کرد چۆن بچمە دەرەوە نانێ بخۆم تا کۆتایی سێرم کرد جەنابت و ماڵی جەنابتان بە سینەیەکی پڕەوە ئەوەی کە پێی بڵێیت مەقەبیلاتە چێشتە ئەم لاوەلا ئێستاش ڕسمەکەم لاماوە مەبەست ئێستا چەندوانەیەک هەیە لەم پەیامەیە کەس ڕسقی کەس ناخوات ڕاستە وانە ڕاستە وڵێ ئەوەی لای بەندە خەیاڵە لای خوا بەتاڵە ئەوەی لای من خەیاڵ بوو بۆ ناخواردنێکی دیکە نانخواردنەکەی لەسەر و ماڵەکەی خۆمەوە هاتە خوارەوە سپاس بەخوا ئێمە مرۆڤیش ئەوێ مامەڵەیەکی جوان لە هەم جارێ لەگەڵ هاو پیشەکەی یا هاو هینەکەی خۆی بکە هاو سنفەکەی خۆی ئینجا لەگەڵ دار و درەخت و ئەو شتانی تر ئاژەڵ و باڵندە و هەموو ئەو شتانی کە لە دەور و بەرمانن ئەوانی ژۆک و ئێمە مەسەلەن هینیان هەیە ڕێزی تایبەتی خۆیان هەیە و نهێنی دروستبوونیشان تەنها لە لای خوای گەورەیە من پشیلەکەم تێر کرد تۆ من زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ خانەدانیتان بەخێر بێن گەورەتان کردین زۆر سپاس گەورەی بۆ جەنابتان سپاس بیسەر و بینەر سپاس بۆ ئێوەش کە تاو کات لەگەڵمان بوو دووبارە سپاس بۆ مامۆستا عوسمان عەلی وەکو بەڕێوەبەر و مامۆستایەکی نمونەی کە لە بەرنامەی ئەمڕۆی ئستاتیکاوە لەگەڵمان بوو کاتێکی خۆشتان بۆ دەخوازم خواتان لەگەڵ لاوەتەیتۆم خۆشویستوای خۆشویستوە خەواکانم سەوێز بووە لاوەتەیتۆم خۆشویستوای خۆشویستوە خەواکانم سەوێز بووە حەقمە بگیریم تۆ لە نەوچاومە سەوزێ بووی وەگریانی من نەبووایە تۆ بەبێ ئەو گەورە